دەگەڕینەوە لای تۆری سێمی بەرنامە باس لە کار و چالاکیەکانی پەرلەمانی کوردستان دەکەین کە لە خولی پێنجەمیدا کار و چالاکیەکانی لەماوەی ئەم 4 ساڵەدا خوچی لەخۆگرتووە بەتایبەتتر لە ساڵی 2022دا چەند کۆبوونەوە ئەنجام درراوە و چەند پرۆژە یاسا پێشکەشکراوە و چەندی کاری لەسەرکراوە و چۆتە بواری جێبەجێکردنەوە لەسەر تاوی کار و چالاکیەکانی پەرلەمانی کوردستان قسە دەکەین کە بە میوانداری زۆر بەڕێز سامان ئەحمەد بەکر بەڕێوەبەری ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک سامان سڵاوت لێبێ. دەپرسم بە شێوەیەکی گشتی خولی پەرلەمانی کوردستان خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ماوەی ئەم 4 ساڵدا تا چەندە توانیوێتی کار لەسەر ئەو بابەتانە بکات کە پرسی هاوڵاتی و تاکی کورد بووە. بەیانتان باش بەیانی بینەران باش ساڵی نوێ لە گشت خەڵکی کوردستان پیرۆز بوو لە ئێوەش پیرۆز بێ ومێت دەکەین ساڵی تازە پەرلەمانی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا دەتوانین بڵێن بە کۆی ئەو داتا و ئامارانەی کە لە بەردەستماندا بریتی بووە لە 112 دانیشتنی خۆی ئەنجام داوە 51 یاسا و بڕیارە یاسای دەرچێنراوە و هەروە زیاتر لە 123,000 شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرەکان بەشدار بن لە کۆبنەوەکانی پەرلەمان 297,000 بەرپرسانی حکوومەتی هەرێم و وەزیرەکان بەشدار بن لە کۆبنەوەی لێژنەکانی پەرلەمانی کوردستان هەمیشە بەردەوام لە چاودێری کرد بە دواداچوونی کاروبارەکانی حکوومەت و هەروە لیژنەکان زیاتر لە 1115 کۆبنەوەی خۆیان ئەنجام داوە. ئەو یاسایانێکە دەرچێنراوەشە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک بابەت و سێکتەری جیاوازی تێدا هەیە. بەڵێ کاک سامانە گەربینە سەر دانیشتەکانی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2022دا چەند دانیشتن لە ساڵی 2022دا بۆ کۆی ئەو پرسانی کە بوونی هەیە کراوە. 25 دانیشتنی پەرلەمان کوردستان ئەنجام درراوە لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان چەندین یاسای گرنگ دەرچێنراوە کە گرنگترین لە ساڵی ڕابردوو یاسای پەروەردە بوو کە یاسایەکی زۆر گرنگ وەروەها یاسای چەک کە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر دەکات ئەمانە یاسایەکی گەلە گرنگ بوون کە تویتە قۆناغی جێبەجێکردنەوە بەتایبەتی یاسای چەک. باشە کاک سامان دیارە ساڵانی ڕابردوو چەند پرۆژە یاسایەکەیە کە خراونەتە بەرنامەی کارەوە و گفتوگوی لەسەر بکرێت. ئەو پرۆژە یاسایانەی کە لە ساڵانی ڕابردوودا هەوڵدراوە کاری لەسەر بکرێت بۆ ئەم ساڵ دیارترین یان یاخود ئەو پرۆژە یاسایانە کامانە دەبن کە جارێکی دیکە کاری لەسەر دەکرێت و هەوڵ دەدرێت لە ڕێگەی دانیشتنی پەرلەمانەوە گفتوگوی لەسەر بکرێت و خوێندنەوەی بۆ بکرێت. لە ساڵانی ڕابردوو پێشنیازە یاسا و پرۆژە یاسا هەبووە کە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە کردووە بوویتە چووتە قۆناغی دەرچواندنی یاسایەکە بەڵام ئەگەر بپرسی بۆ ساڵی داهات و بۆ ئەو باوەی دووەرزە یاسادانەیە کە لە بەردەم پەرلەمانی کوردستانی ماوە پەرلەمانی کوردستان بتوانێت کاری لەسەر بکاتن وەک لای هەمووتان ڕوون و ئاشکرایە بابەتانەی کە ئێستا هەن کە پەرلەمانی کوردستان دەبی لەو دووەرزە یاسادانانە جێبەجێ بکە یاخود دەبی ڕێکەوتنێکی نێوان لایەنە سیاسی بەڕێزەکان بتوانین کاری لەسەر ئەوانە کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و یاسای هەڵبژاردنە و هەروە هەر کاتێک فراکسیۆنەکان لەک نێزمنەوەکە گەشتن ڕێکەوتنی دەتوانین پەرلەمانی کوردستان بتوانێت ئەو پرۆژە یاخود ئەو پێشنیازە دەربچێنەر بۆ بتوانین بکرێتنە ناو هەڵبژاردنێکی گشتی لە هەرێمی کوردستاندا. بەڵێ کاک سامان دیارە پەرلەمانی کوردستان زۆر جار بانگشتی لایانی پەیوەندیدار دەکات بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پرسانی کە کێشە بوون لە هەرێمی کوردستاندا و لایانی پەیوەندیداریش وەڵامی خۆی هەبووە لەسەر ئەم بابەتە چەند یعنی لایانی پەیوەندیدار هاتووە تا پەرلەمانی کوردستان بۆ وەڵامدانەوەی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەم لای هاوڵاتی لای پەرلەمانی کوردستانیش بۆتە پرس و بۆ وەڵامدانەوە لە لایانی پەیوەندیدار داوای وەڵام و ڕوونکردنەوەیان کردووە. بەڵێ من لە سەرەتای قسەکانمدا ئاماژە بۆ کرد کە 123,000 شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرەکان هاتوونە دانیشتنەکانی پەرلەمان و پرسیار ئاراستەیان کراوە لە ناوهۆڵەکانی دانیشتنی پەرلەمانی کوردستان واروا 297,000 وەزیر و شاندی وەزارەتەکان و بەرپرسانی حکوومەتی هاتوونە ناو کۆبنەوەکان لێ دیسان پرسیاریان کرا و بانگێش کرا میوانداریان کرد و پرسیاریان لێکراوە و چەندین یاسا و پرۆژە یاسا و پێشنیازە یاسا لە ئەستای ئەو 4 ساڵێک کە ڕابردوو ئەنجامی درراوە 51 یاسا و بڕیارە یاسای پێدەرچوو ئەمەش گرنگ بە بۆ سێکتەرە جیاجیەکانی پەرلەمان کرد بۆ خەڵکی کوردستان کە لە سەرەتادا ئاماژەمان پێکرد.
بەڵێ کاک سامان بابەتێکی دیکە هەیە ڕەنگە زۆر جار هاوڵاتیان خۆیان ئەو گلیان هەبێت دەڵێت ئەندامانی پەرلەمانی کوردستان کاتێک کە دەنگیان پێدەدەین متمانەیان پێدەبەخشین بەڵام ئەو دەنگ و متمانەیە لە پەرلەمانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بابلەیەک و فراخێک دەمێن یاخود بەم دیوەی دیکە کەمترین ئەندامانی پەرلەمان لە کۆبوونەوەکاندا بەشدار دەبن یاخود بەشێکیان کەم لە کۆبوونەوەکان بەشدار دەبن ئەگەر ئامارێک لە بەردەستا بە یاخود هەڵسەنگاندنێک بێت لە ساڵی 2022دا دەکرێت بڵێن زۆرترین ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر کراوە لە ناو هۆڵی پەرلەماندا ئامادەبوونیان هەبووە ئێمە لە پەرلەمانی کوردستان و ئێمەش لە بەڕێوەبەرایەتی ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان ئێمە ببورن کار لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەکەن لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان زۆر بەڕوونی باسی غیابوونی ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە دانیشتنەکانی پەرلەمان و لە لیژنەکانی پەرلەمان ئاماژەی پێکراوە و هەر کاتێک ئەو ئامارە کە ئێستا سەرقاڵێن لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوودا بڵاوی بکرێت نەکەرەوە تێکڕای کار و چالاکیەکانی ساڵی ڕابردوو بڵاو دەکەینەوە سەر لە قۆناغی کۆتاییدا هەیە دوانێ بەیانیان دووبانی بڵاوی کرد ئەوانە تێدا هەموو ئاماژە پێکراوە و ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لە چوارچێ ئەو پەیڕەو ناوخۆیە کار دەکاتن بۆیە ئەمە شتێکی وان نابینین کە بڵێن نازانم لەگەر ڕزم ئەوەی کە باز لەوەی دەکرێتە کەمترین ئەندامی پەرلەمان ئامادەبوونیان هەیە لە گفتوگۆکاندا بەڵێ کاک سامان دیارە دەستپێکردنەوەی دانیشتەکانی ئەندامانی پەرلەمانی کوردستان یاخود پەرلەمانی کوردستان دەستی پێکردوێتەوە لەم دەستپێکردنەوەیان داخل ئەو گفتوگویانی کە باز دەکرێت لەم دوو وەرزەدا خۆی لە چیدا دەبینێتەوە ئەمە باسمان لەوکن ئێستا پەرلەمانی کوردستان لە پشووی یاسادانانە نەک لە پشووی پەرلەمانە ئێستا پەرلەمانی کوردستان لە پشووی یاسادانانە و لیژنەکان سەرقاڵن بە ئیش و کارەکانی خۆیان بە دوواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت و ئەوەی کە ئێستا کە گرینگە باز لەو گۆڕانکاریانێت دەکرێت کە لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمانەوەی کە دەگوترێتن و دەمێنێتەوە سەر ئەو لایەنە سیاسی بەڕێزانەی کە پێکەنەری کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستانن و ئەگەر بپرسی لە دەتوانین پەرلەمانی کوردستان لە پشووی یاسادانان دەتوانانی جەرسەیەکی تایبەت بکە بۆ گۆڕانکاری بەڵێ دەتوانین بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەتوانانی هەنگاوی ببایەتن و ئەوەی کە گرینگە لە کە وەرزی نوێی یاسادانان لە یەک سێوە دەست پێ دەکا یاسای کارە ئەمەش یاسایەکی زۆر گرینگە بۆ خەڵکی کوردستان کە پەرلەمانی کوردستان بەس دەنگدانی ماوە قۆناغەکانی هەموو تێپەڕاندووە بەس قۆناغگەیشتە قۆناغی دەنگدان هەر کاتێ لە سەرەتای مانجی سێکە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەستی پێکردەوە ئەوش دەخرێتە بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمان کە یاسایەکی زۆر گرینگە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سامان ئەحمەد بەکر بەڕێوەبەری ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت